دەریای ڕاش پڕە لە چیرۆکی خنکان و ڕزگاربوونی ئەو کۆچبەرانەی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا هەوڵیانداوە بگەنە وڵاتانی ئەوروپا. چیرۆکی ئەمجارە جیاوازە و لیای تەمەەن 4 ساڵان دوایمانەوەی 4 سەعات لە ناو دەریای ڕەشدا بەهۆی ئەوەی دەستی بە تەرمی یەکێک لە قوربانیەکان گرتبوو ڕزگاری بوو. لە ڕۆژی جومعەدا بوو کارەساتێکی زۆر گەورە بوو، زۆر دڵتەزێن بوو، زۆر پەشۆکین ئیدی ئەوەی هەواڵی ڕزگارکردنی تەنها ئەم کچە هەبوو. سێ کەسی کەمان هەواڵیان نەبوو، وەکو موعجیزەیەک لە کەناڵە تورکیەکانی ڕاگەیەندرا کە ناویشان لێندرا موعجیزە لەم کچە کە ناوی لیا خوارزامە کەوت بۆ سەر تەرمێکەوە دوای 4 سەعاتان اینجا لە ڕێگەی تارەوە هاتبوون ڕزگاریان کردبوو. دوای هەفتەیەک لە ڕزگاربوونی لیا بە هاوڕەکانی شاد دەبێتەوە، هەرچەندە و برایەکی تەمەەن 3 ساڵان لە ناو دەریای ڕەشدا خنکە، بەڵام هێشتا وەکو خەونێک دێتە بەرچاوی و نایەوە بیت لەو کارەساتە بکاتەوە. کاتێک لە هەوڵی ڕزگارکردنی کۆچبەرەکاندا دەبن لە ناو دەریای ڕاش، دیمەنی ڕزگاربوونی لیا هەمووان سەرسام دەکات کە منداڵێکی 4 ساڵان بەهۆی دەستگرتنی بە یەکێک لە تەرمی قوربانیەکان جارێکی تر هەلی ژیانی بۆ گەڕایەوە و دەریای ڕەش ئەوی لەگەڵ خۆی نەبێت. توانە عومەر، کورسات نیوز، ڕانیا.